هەر لە بەغدا دەمێنمەوە میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز معان جبوری شارەزای ئەمنی و سیاسی لەگەڵمە بێت و گفتوگۆ زیاتری لەگەڵ دەکەم سەبارەت بە ئەو ڕەوشەیە ئێستا کە لە عێراق و بە تایبەتیش لە بەغدا هەیە. بەڕێز معان ئەم کاتتان باش. مۆڵەتەکەی سەدر بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان و داواکەی لە ئەنجومەنی باڵای دادوەری کۆتایی دێت لەم چەند ڕۆژەی داهاتووە. ئەگەر دادگا بە پیر داواکەی سەدرەوە نێت دوای ئەوە چی ڕوودەدات؟ سڵاوتان لێبێت و شەوتان باش و ڕێز و سەڵاو بۆ بینەرانی کوردستان 24. بەڕاستی هەمووان تەماشای ئەوە دەکەن و خوازیارن ئەم بارودۆخە تێپەڕێت کە ئێستاکە بە پرۆسی سیاسی عێراق و بە وەزعەکەیان دەڕوات بە شێوەیەکی گشتی، چکە ئێستا وڵات لە ژێر ناسەقامگیرەیەکی و نەئارامێکی زۆردایە و ڕکابەریەک هەیە لە نێوان دوولانی سەرەکی کە لە ناو ماڵی شیعەدان ئەوانش بریتین کەەوە لە چوارچەوەی هەماهەنگی و ڕەوتی سەدر، چکە ئێستا تۆپەکە لە گۆڕەپانی ئەواندایە کە دەبێت کەسێک دەزیشان بکەن بۆ سەرۆکوەزیران و حکوومەتێک پێک بێنن. لەبەر ئەوەی ئەمە لە سەرتاوە دابەشکاریە کراوەکەوە سەرۆکوەزیران بۆ شیعەکانە و سەرۆکی پەرلەمان و سەرۆکۆمارش بۆ کوردەکان و سونەن. طبعا ئەمە وەکوی کە دەبینین کە ئێستا کە چوارچەوەی هەماهەنگی هەنگاوی هاشۆ بۆ دروستکردنی حکوومەت و کەسێکی دەزیشان کردووە بۆی بێتە سەرۆکوەزیران، ئەوان دەیانەوێت وەکو چوارچەوەی هەماهەنگی ئەو بەرنامەی هەیە جێبەجێ بکەن کە ئەمە دژی خواستەکانی سەدرە و سەدر دەڵێت قابلی جێبەجێکردن و بردە پێشەوەی ئەم پرۆسەیە نیە. لەسەر ئەمە دەبینین مانگرتنێکی بە فراوان دەستی پێکردووە و سەدر گەڕاوەتەوە بۆ شەقام کە بریتە لە ڕانگرێکی زۆری گوێڕایەڵ. ئەمەش بەڕاستی بارودۆخێکی نە هەمواری دروست کردووە، چکە بۆ پەرلەمان و دامەزراوە سیاسەکانی ڕاگرتووە، پەرلەمان ناتوانێت کۆبوونەوە ئەنجام بدات و هەروە چکە پەرلەمان ئێستا لە ژێر دەستی خۆپیشاندەراندایە و خاڵێکی دیکە چوارچەوەی هەماهەنگی ڕۆیشتن بەرەو ئەم ئالۆزکردنی بارودۆخە، چکە دەبووە لە سەرتاوە کۆمەڵێک هەنگاو بەهاوێژن بۆ ئەوەی هەماهەنگی بکەن لەوەی بارودۆخە نەگاتە ئاستێکی ناهەموار و دەستیان بڵێ چوارچەوەی هەماهەنگی هۆکاری ئەم ڕەوشەی ئێستای عێراق و بەغدایە بە تایبەت. بەڕاستی چوارچەوەی هەماهەنگی لە ڕاستیدا دەبوایە ئەوان بەڕاستی تەمەچێکن ئێوان کاردانەوەی ئەو کارانە دەبینن کەوا لە بەرامبەر دەست پێشخەرەکانیان هەیە. ئێمە دەزانین کە ئێستا چوارچەوەی هەماهەنگی لە ناو پەرلەمانە زۆرینن، بەڵام سەدر خەڵکێکی زۆری هەیە لە شەقام لە پارێزەکانی ناوەڕاست و خواروی عێراق و بە شووری عێراق. ئێستا کە چوارچەوەی هەماهەنگی لە بەرگریکردن لە خۆیاندان لە قۆناغێکدان کە ئەیانەوێ ئەو دەستکەوتانی کە لە دوودەی ڕابردووە بە دەستیان هێناوە پارێزگایی لێ بکەن، لە دەسەڵاتدا بمێنەوە و بتوانن لە وەزارەتانە بمێنەوە کە لە دەستی ئەوان نابوونە، بەڵام تاوەکو ئێستاکە شکستیان هێناوە لەوە بتوان دەست بگرن بەو 18 ساڵی کە لە دەسەڵاتدا بوونە، چونکە ئێستاکە شەقامی عێراق ئێستا لە دژی ئەوانە و حتا جەماوەری ئەو خۆیان کە لە چوارچەوەی هەماهەنگی ئێستا و جەماوەرە بێدەنگن و ڕەنگە ڕەزامەند نەبن لەسەر چوارچەوەی هەماهەنگی. ئەمەش ئاماژێکی ڕوونە لەوەی حتا جەماوەری خۆشیان رازینی لیان و کەواتە دەتوانین بڵێن کردارەکانی چوارچەوەی هەماهەنگی کردارێک بوونە جێی ڕەزامەندی خەڵکی نەبوونە. بۆیە چوارچەوەی هەماهەنگی هەوڵەدات کەوا نمایشی دەسەڵاتی خۆی بکات کە ئەویش خەڵکی هەیە و دەتوانێت هاوکەشەکان بگۆڕێت، بەڵام وەکوی من دەیبینم بارودۆخە ئالۆزە بۆ چوارچەوەی هەماهەنگی و ئەمەش نیگەرانێکی گەورەیە، چکە ڕەنگە ئاشتی کۆمەڵایەتی بکەوێتە هەڕەشێکی گەورە و پێکدادان دروست بێت لە هەر کەساتێکە بەتایبەتی ئەگەر بێت و خۆپیشاندان پێکدا بدەن کە بارودۆخە تەواو لە دەست دەرەچێت. ئەمە شتێکە کەسمان خوازیاری ناکەین، چونکە ئێستاکە دەبینین لایەنگرانی چوارچەوەی هەماهەنگیش بەشێک لە شەوەکان ئامادەیان تایە بەشێکیان و ئەمەش با بڵێن ئەرکی دەسەڵاتە سەربازەکانی قورستر کرد. بەڕێزمان ئەوەی کە بەسەر پەرلەمانی عێراق هات خۆپیشاندرانی سەدری چوونە سەر پەرلەمان، هەمان شتیش بۆ ئەنجومەنی باڵای دادوەری دروستە ئەگەر بێت و پەرلەمان هەڵنەوەشێنێتەوە؟ مەبەستم لێ خۆپیشاندەران ئەچنەوێش؟
من پێم وایە کەوا لایەنگرانی سەدری زۆر پێڕەوکەرن زۆر جۆڕایەڵێن ئەوان عەقیدەیین و چاوەڕێی فەرمانی مقتەدا سەدر دەکەن بۆ ئەنجامدانی هەر کارێک وەکوەی کە وەزیر ساڵح عێراقی هەمیشە لە تویتەکانەوە ڕایدەگرن و ڕەنمایی خۆپشاندەران دەکا بەوەی کەوا چی بکەن ئەواتە ئەوان خۆپشاندەرێکی جۆڕایەڵن هیچ کارێک ناکەن ئەگەر بێت و لەلایەن سەدرە و ڕانەسپێردرێن بۆیە لەسەر ئەم بنەمایە کە دەبینین ڕاستە و خۆ ڕێنمایەکان لەسەرەوە لە مقتەدا سەدر و وەزیری سەدرە و دێتە خوارەوە پێم وایە تا ئەم چ کەساتە ئەوان دەیانەوێت ئیرادەی خۆیان بکەن ئێستاکە چوارچێوەی ئێستاکە جەماوەری ڕەوتی سەدر ئایانەوێ ئیرادەی خۆیان بسەپێن بەسە کۆی ناوچەی سەوزدا بەشێکی زۆر لە هاونیشتیمانیانش کە دەبینین ئێمە دەزانین دەیانبینین و بینیومانن ئەوان لە ناو عێراق و لە دەرەوەی چوارچەوەی هەماهەنگی ئەوان لە دژی سیاسەتەکانی چوارچەوەی هەماهەنگین چونکە ئێستا هاوکێشێکی تازە دروست بووە بام بڵێم هاوکێشێکی تازە دروست بووە لەوەی کەوا ئەو حکومەتانی لە ڕابردوودا دروست کراون شکستیان هێناوە بتوان خزمەتی خەڵک بکەن بۆیە ئەم تەڕواینە ئێستا لەسەر شەقام بڵاوە کە گەنگدەڵی هەبووە کە حکومەت شکستیاناوە لەوەی دوێنرایەتی ئیرادەی خەڵکی بکە بۆیە پێم وایە لە وەکوەی کە لە 2019 کە خۆپشاندانێکی جەماوەریانی گەورە دروست بوو کە کۆتایی بە حکومەتی عادڵە مەهدی هێنا بۆیە ئێستاکە دەبینین چوارچێوەی هەمانگی شکستێناوە چارەسەرێک پێشەشکا بۆی تێڕوانینی خەڵکی بگۆڕێت لەوەی کە ئەم حکومەتە حکومەتێکە نوێنەراتی ئەوان دەکات هەر ئەمەش ئەوای کردووە پرۆسە پێکەنانی حکومەتی نوێ شکست بێنێت و پێم وایە کەوا حکومەتی کازمی دەمێنێتەوە تاوەکو مودەیەکی دیکە ڕەنگە ساڵێکی دیکە تاوەکو ئەم جیاوازی قوڵەی لە نێوان هەردوو لایانی سەرەکیدا هەیە بتوانن چارەسەری کێشەکان بکەن چونکە وەکو پێ دەچێت کە بەدڵی سەدرریەکانە سەدرریەکانی شەرەمەیانەوە کە کازمی بەردەوام بێ لە ڕاستیدا ئەمە باشترین چارەسەر و ئاسانترین چارەسەرە با ئێمە نمونێ باس بکەین ئەگەر بات و ئێمە باسی لە پێگەنانی حکومەت و گۆڕانکاریکردن لە حکومەتدا بکەین ئێمە پێویستمان بە کاتێکی زۆرە بەلانی کەم وەساڵێکمان پێویستە بۆی بتوانین حکومەتێک دروست بکەین کە نوێنەرایەتی هەموو لایەنەکان بکە ئەمە گرەیەکی گەورەیە کە عێراق ساڵانێکی زۆرە بەدەستێوە دەناڵێنێت چونکە ئێستاکە بەڕاستی عێراق ڕیکۆردی شکاندووە لە ئاستی جیهاندا لە شکستپێنانی لە دروستکردنی حکومەتێکدا کە نزیکەی 10 بۆ 11 مانگە چەت و نزیکە بینەوە لە ساڵێک هەڵبژاردن کراوە و نەتوانراوە حکومەت پێک بێنرێت لە دەرەوەی هەموو مادە دەستوریەکان و ڕێکار دەستوریەکان ئێمە دەڕۆین بۆیە باشترین سیناریۆ ئەوەیەکەوە کازمی بمێنێتەوە تاوەکوی کە ئەم دوولانە دەگەن بە چارەسەرێک پاشەرەمە هەڵدەوەشێنەوە دەچن هەڵبژاردێکی دیکە ئەنجام دەدەن حکومەتێکی دیکە دروست دەکەن دەبێت کازمی بەردەوام بێت بۆیە بە بڕای من ئەمە ئاسانترین و واقعیترین چارەسەرە لە ئێستادا بۆیە بەڵام بەرزمان سەدر داوای هەڵوەشانەوەی پەرلەمانەکات باشە ئەو کاتەی کە زۆری نەبوو لە نێو پەرلەمانە ئەیتوانی پەرلەمان هەڵبۆشێنێتەوە نەیکرد بۆچی ئێستا داوا دەکات پەرلەمان هەڵبۆشێتەوە ئەو ویستی کەوا بکشێتەوە لە کۆی پرۆسی سیاسی چەندین جار وەکۆی بەڕێستان دەزانن چەندی جار ویستوێتی کە بکشێتەوە بینارانش دەزانن زیاتر لە چەند جارێک ئەو مۆڵەتێکیدا 4 ڕۆژ 45 ڕۆژ 30 ڕۆژ بە مانگ مۆڵەتی دەدا بەلایەنەکان بۆ ئەوەی کەوا حکومەت پێک بێنێت ئەگینا دەکشێتەوە ئەو دەیویست کەوا ئاماژەیەک بگەێنێ نامەیەک بگەێنێ کە ئەو پابەت نییە بەدەسەڵاتەوە ناوێتی بگا بەدەسەڵات بەڵکو ئەو پرۆژەیەکی هەیە بۆ چاکسازی و ئەشێوێتی لەسەر بنەمای ئەو دەنگانی کە هێناوێتی کە حەقی خۆیەتی حکومەتێک پێبێنێت و ئەو ڕیایی خۆی جێبەجەکە کە چاکسازیە وەکو دەڵێت بەڵام ئەوەی کە دەبینین چ براوەکان کە پارتی بە سۆکاتی بارزانی و سیادە بە سۆکاتی حەلبوسی و سەدر بە سۆکاتی مقەدەر نەیانتوانین حکومەتە پێک بێنن و ڕێگریان لێکرا لە ڕێگەی پەرلەمانەوە بۆیە چوارچەوەی هەماهەنگی هەستا گەڕایەوە بۆ دادگای باڵای فدراڵی و یەک لەسەر سێ پەخەری هێنایە پێشەوە کە وەکو لە لوبنان ڕوودەدا بۆیە ئەم بارودۆخە هاتوۆتە ئاراوە طبعاً ئەوان کشانەوە لە پەرلەمان چکە
چونکە هیچ ڕێگە چارێکی تکیان لە بەردەستدا نەمابوون زۆر بۆیە باش. ئەگەر لەناو پەرلەماندا بمانایەتەوە ڕەنگە سیناریۆکان زۆر ئاسانتر بووە بۆ سەدر ئێستاکە بەس کاتی شەقامی لە دەست ماوەتەوە وەکوی کە دەزانن کەەوە شەقامی عراقیش و لە دەستور و هەموو دەستەرەکانی جیهانش دەنووسراوە گەل سەرچاوی دەسڵاتە کە مادام گەل سەرچاوی دەسڵاتە سەدە دەگەڕێتەوە بۆ گەل وەکو سەرچاوی دەسەڵات بۆ ڕانکاریکردن ئەمە ئەو شتەیە کە چوارچەوەی هەماهنگگی ناوێتی چوارچەوەی هەماهنگگی ناوێتی دەستبەرداری دەسەڵات بێ ناوێتی بوونی لاواز بێ لە ناو دەسەڵاتدا ناوێتی نفوزی کەم بێتەوە لە ناو شەقامی عراقی و لە گۆڕەپانی سیاسی لەم ڕۆژ سەدر زۆر زۆر ڕوونە کەوا ئەو ژایەتی ئەوە دەکات مالکی بێتەوە خاو دەسەڵات چونکە پێی وایە مالکی دەوێتی پارێزگاری لە هەژمونی خۆی بکات بۆی بتوانێت بەردەوام بێت لەسەوەی لە ڕابردوودا کردوێتی بۆیە کە جیاوازەکە بە دەرەجەیە قوڵە پێم وایە کە ئاسانیە چارەسەر بکرێت ئەوە کۆمەڵک تۆمەتی گەورە هەیە لە دژی مالکی ئەمەش ئەو شتەیەکەوە کە چوارچێوەی هەمانگی و هەڵوێستی چوارچێوەی هەمانگی تەواو ئاڵۆستر کردووە کەمتر بێتە سەڵاتیانی کردووە ئەمە دوو ساڵ دواتر لە دوودێ ئەم ناکەکە لە نێوان هەردوولادا هەیە مع جبوری شارەزای ئەمنی و سیاسی کە لە بەغداوە لەگەڵمان بووی